کوردستانە وڵاتی ڕسمیان هەیە و لە ڕێگەی قایمقامێت و ڕێگە پێدراون و لە زۆرێکی تر لە مزگەوتەکانە وەکو ئەوەی کە من بیستمەوە خۆیشان باسییان کردووە ئەمەیان کردووە جلوبەرگێکەوە تۆ بەکاری ناهێنی هی خۆتە هی مناوە هی ماوەیە ئەو جلوبەرگانە ئەمان خۆی ئەکەن و ئەیخەن ئەیدەن بۆ خەڵکانیکەوە فەقیرن ئاوارن لە کەمپەکان و لە شوێنەکانی تر هەر کەسێک بێوێ هاوکاریان بکە سنووقێکە دایانناوە لە بەردەم مزگەوتە ڕەنگە ئەمڕۆ لەوە ڕەنگە سبێنێش هەر لێرە بێ ئەگەر ئێستا لەوانەیە خەبەرتان نەبوو و حازر نەبوو بن ئەتوانن عەسر بۆ مەغریب بۆ بسبێنێ ئەم سنووقە لێرەیە ئەو جلوبەرگانەی کە خۆتان بەکاری ناهێنن زیادەیە لە ماڵاهی خۆتان هی ماڵ و مناوە ئەتوانن بخێتە ناو عەلاقەیەک و خوشکانیش ئێوە لە خوار و ئەتوانن ئەوەی کە هەیە بیخەنە ناو عەلاقەیەک و بیهێنن بدەن بە مناڵێک بە کەسێکی خۆتان لێرە سنووقەکە هەیە هاوکاریەکە خێرتان بێت. اللهم اغفر